نەبوونی جوڵەیەکی فراوانی هاوڵاتیان و داخستنی دوکانەکان لە دیارترین وێنەکانی ئێستای ناو بازاڕی شاری سلێمانیە کە وەک ڕێگایەکی خۆپارێزی خۆڕسکانە جێبەجێ دەکرێت. هاوڵاتیان لەگەڵ زیاتربوونی مەترسی ڤایرۆسی کۆڤید-19 ڕێگاکانی خۆپارێزیشیان توندر کردوتەوە کە بە تاکە هۆکاری دادەنێن بۆ پارێزراویان لەم ڤایرۆسە جیهانیە. وەکو شۆفێرێکە بەردەوام لە ناو بازاڕن و سەرباری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام بینم زۆر باش خۆت پاراستەوە. لەسەر ئەم بابەتە تۆ ئەتەوێت چی بە خەڵک بڵێ؟ وڵای ئەمە بە خەڵک گەڵێن ئەوەی کێتە ناو بازاڕ، ئەوەی کە ڕێنمایە جێبەجێی کا وەکو دەستکێش و دەمامک و ئیترە شتانی تر بازاڕش خۆەتە کە ئێوەی بینن نەفەرێکم پێ بازار داخراوە، بازاڕش نییە، هەر خۆی کار و کەسابەت نەماوە، مەعاش نییە، ئیتر ئەم نەخۆشێش ئەوەی تر باری شانی خەڵکی گران کردووە، بەڵام ئەوەی کێتە بازار باشتر وایە خۆی پارێزێ و دەمامک و دەستکێشی پێ. واللهی ئینسانە تا بۆی بکرێت خۆی بپارێزێ، ئینسانە تا بۆی بکرێت لەو گیر و گرفتانە خۆی دربخاتەوە و بۆی خەڵکی کەش نەگرێتەوە، یعنی چەند خەڵکێک بەڕاستی کە گرتوێتیەوە نەبێتە سەبەبی ئەوەی کە بۆ خۆی بۆ کەسوکاری بۆ ماڵ و مناڵی تێگەی بۆی شارەکەمان جوان بکەین، بۆی شارەکەمان دوور بێت لە نەخۆشی ڤایرۆز و نەخۆشیەکانی تر. لەبەرەوە هەتا بۆمان بکرێ بێ ئەمە خۆمان بەپارێزین. بۆ پاراستن وەڵای شتێکی باشە، هەمووی سانەگە بێ خۆی بپارێزێ، نەخۆشیە بڵاو بۆ تەوانی چارەکەیشی لای خۆی گەورێ ئێمەژێ خۆمان پارێزنێ. ڕاست لە هەر پزیشکێک دەپرسی بۆ چارەسەری ڤایرۆسی کۆڤید-19 بێ سێودوو دەڵێ خۆپارێزیە، ئەگەر جارێکی تریژ لێی بپرسیتەوە هەر دەڵێ خۆپارێزیە، ئیتر خۆپارێزی تاکە چارەسەرە لە ئێستادا بۆ پارێزراویمان لەم ڤایرۆسە. پێم ئەغزا ڕۆژانە لە تایتڵی تەلەڤیزۆنەکانە پێمان ئەڵێن لە شاری سلێمانیا 100 توشبوومان هەیە. ئەم جارەش پێتان ئەڵێن بە تکاوە بۆ هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەم، بۆ مناڵەکانی خۆم، بۆ خوشک، بۆ دایک، هەموو کەسوکاریەکین تکایە ڕێنمایەکان بە چاکی پابەند بن. ئەگەر زۆر ئیشت نەبێ مێرە دەرەوە، من یەکێکیان خۆمم بەم ڕۆژی جومعەیە ئیشی دەوامم هەبووە، نەمهێشتووە سیارەکە بێتە دەرەوە، شۆفێرەکەم خۆم بە تەنیا هاتووم، بە پیادەڕەوی هاتووم، کێشەم نییە. داواتان لە یەکەم جارێکی تر پامەندی ڕێنمایەکانی بن با شاری سلێمانی لەوە زیاتر قوربانی نایە، دایم قوربانیمان ناوە. داتاکانی وەزارەتی تەندروستی لەبارەی نەخۆشی کۆرۆناوە تا دێت ڕوو لە هەڵکشانە، هەر ئەوەشە مەترسی پزیشکانی زیاتر کردووە بەوەی نەتواندرێت لە داهاتوودا کۆنتڕۆڵی ئەم ڤایرۆسە بکرێ، بۆیە دەڵێن تکایە خۆتان و کوردستانیان لەم ڤایرۆسە بپارێزن. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.